هێزێکی پێشمەرگە و ئاسایشی کۆکس لەگەڵ هێزێکی هاوپەیمانان لە سنووری ناحیەی کوڵەجۆی زەنگاباد ئۆپراسیۆنێکی فراوانیان ئەنجامدا بە مەبەستی گەڕان و پشکنینی ناوچەکە و دۆزینەوەی حەشارگەی تیرۆریستان. لە کاتی ئۆپراسیۆنەکەدا هەواڵ گەیشتە پێشمەرگە و ئاسایش کە لە نێو کڵۆجۆ چەکدارێک تەقەی لە ڕێبی هێزەکانی پێشمەرگە کردووە. هەرزوو هێزێکی زۆری پێشمەرگە و ئاسایش و پۆلیس گەیشتە شوێنی تەقەکردنەکە. دواوی لە سەربانیەکێک لەم ماڵانەوە تەقە لە هێزەکانی پێشمەرگە کرا کە فەوجەکان لە بەرزایەکی لێرەوەیە. دواتر هێزەکانی پێشمەرگە و ئاسایش وە پۆلیس هاتوونەتە شوێن ئەو شوێنەی کە تەقەکەی لەوە کراوە، وەکەوەی کە باز دەکرێت ژمارە چەکدارەکان لە نێوان 2 بۆ 3 کەس بوونەوە و لێرەوە تەقەیان کرد. دوای تەقەکردنەکەی ئێرەیان دەنگیان نەماوە، واتە خۆیان حەشاردا و لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە و ئاسایش ماڵ بە ماڵ پشکنی دەکەن و بەدوایان دەگەڕێن. کەسێک بە چەکی دەمانچە بوو یان کەلاشینکۆڤ و بزەبت نازانین هاتە سەر سەربانی یەکەم نا دووەم ڕووی زەماڵەکەی چاوی کامێرەکەدا تەماشا ناکرد تەقەی لێکرد. ئێمەش بەربەشمان داوە لە کاتی بەرپەرجانەوە ئەو کەسە گم بوو هاتین دۆقمان داچوونی ناو ماڵەکان ئەو کەسەی زانی شاردراوە دەرچوو ڕایکرد نازانین دوایەوە ئاگامان لێ نەبا بەس تەقەیەکی زۆری کرد. بەس ئێمە وەکو ئەو بە پلان نەزانین چونکە جەماعەتمان چۆ بۆ ئۆپراسیۆن بۆ پێشەوە بۆ ئەو جوڵانەیەوە بەرۆ ئەم لێرە تەحشواتێکی دروست کرد لەبەرەوەی ئۆپراسیۆنەکە سەر نەگرێت. بەس ئەوە ترێتی کەس نبینی بە چاو شتیوان نییە نەمبینیوە کەسێک بڵێ من بینیمە بە چاوی خۆم و تەقەی کوردی بێ یا شتێک کە شتێکی داعشی لێرە ڕووی دابێت. وەکای تەقەکان چیە؟ ئەمە گوندە ئێرە گوندە هەموو خەڵ لێرە چەکدارە بۆی هەیە هاوڵاتیەک تەقەی کردی بێت. لە دوای گەڕان و پشکنین لە نێو گەڕەک و ماڵ و دەشتایەکانی کڵۆجۆدا توانرا 2 گومان لێکرا و دەستگیر بکرێن. ئۆپراسیۆنێکمان کرد لە سنووری کوڵەجۆ و دەوروبەریە بۆ زیاتر دڵنیابوون لە بوونی چەکداری داعش یا حەشارگەی داعش بۆ لە سنوورەکە. لە کاتی گەڕان و پشکنینە کەسێکی نەناسرا و هاتە ناو ماڵەکانی کوڵەجۆوە ئەو کەسە نەناسرااو بوو ئێمە نازانین عنی بڵین سەر بەچی نەبوو بەڵام کە هێزەکانمان تەوقی ئەو ماڵەیان کرد کە چون ئەو نەفرە تەقەی کرد لەگەڵ تەقەکردنا هێز ئێمەش تەقیان لێکرد بەڵام نەفەرەکە دەرچوو گومانەکەین لە ناو چەمی کوڵەجۆوە دەرچوو بێ. ئەو ئۆپراسیۆنەی کە بڕیار بوو تایدا چەند ناوچەیە کێوماڵ بکرێ لە ماوەی 2 سەعاتدا کۆتایی پێهێنرا، ئەوش لەبەر ئەو پەلامارە چەکداریەی کە لە نێو کڵۆجۆدا ئەنجامدرا. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کڵۆجۆی زەنگاباد.